952 لە کارمەندانی هێز ئەمنیە جۆرەجۆرەکان لە یەک بنکە لە پارێزگای هەڵەبجە دەنگیاندا. پارێزگاری هەڵەبجەش دەڵێت سەرپێچەکان لە کاتی دەنگداندا پەیوەندی بە کۆمیسیۆنەوە هەیە. هەرسل لە بەیانی ژمارەیەک نوێنەری لایەنی سیاسی لە بنکەکە کرانە دەرەوە بە هۆکاری ئەوەی وتبوویان نابێت مۆبایل ببرێتە ناو وێزگەکانەوە. هەست کێشەیە کە بێ ڕەبتی بە کۆمیسیۆن و تەکنیکیەوە هەیە. ئەوە من ئاگام لە مەسەلەی پەنجەمۆرە لە بایۆمەترە لە کارتە خۆیان بە یەک دەنگ و بە یەک مەسافە لەگەڵ هەموو لایەنەکان لەگەڵ هەموو هێزە سیاسیەکان لەگەڵ هەموو دەنگدەرەکان دوورن و حەوڵ ئەدەن ئەم 952 هەڵەبجە یەک کەسی غایب نەبووی هەمووی دەنگدا. گەرچی لەلایەن کۆمیسیۆنەوە بردنەژوورەی مۆبایل قەدەغە کراوە، بەڵام لە هەڵەبجە دەسەڵات هێز ئەمنیەکانی ناچار کردووە لە ڕێگەی فشارەوە مۆبایل بەرنەژوورە و وێنەی فۆرمی دەنگدانەکەیان بگرن. هەموو کەسکە مۆبایلەکەی لەناو کابینەکە بەکاردێنە ڕسمی دەگرێت. بەداخەوە یعنی من بۆ خۆشی بۆ برادرانشم وت لێرە ئەرکەکە بۆ بە 4 ئەرک ئەوە بێ مۆری لیستەکە بکە مۆری کاندیدەکەش بکات دوایەوە بێ هەویەکەشی لە پاڵ مۆرەکەدانێ و اینجا ڕسمێکیشی بگرێت. ئەوە بەڕاستی خویەکە کە لێرە پێیا بووە زۆر ناشرینە، ینی پرۆسەکە بەم حاڵەتە زۆر ناشرین بووە. ئەگەر ناوەکو خۆی ئەوەی کە تا ئێستا تا سەعاتی 11 من هاتمە دەرە لەو وێزگەی کە وێزگەی سێ وێزگەی لێ ئێرە 150 کەسێک هاتوون دەنگیان داوە وابزانم 4 فۆڕم تەلەف کراوە. ئەوانی تر هەمووی بە ئاسایی دەنگی خۆیان داوە گەڕاونەتەوە. ئەوە بە ئەمر پیانە برێوە لەلایەن بەرپرسەکانیان و زابتەکان و ئەوانەی کە بەرپرسیان ئەمریان پێکراوە هەمویان مۆبایل بەرنەژویان مۆبایلی و زابتەکە خۆی داتێ با لە ژوور ڕسمی بۆگرێت و پێڵێەوە بەو شێوە دەنگمدا کە جەنابە داوات کرد. لە پارێزگای هەڵەبجە 3 کورسی پەرلەمانی دیاری کرا و 54 کاندیدی حیزب و لایەنە سیاسیەکان کێبڕکەی بەدەستهێنانی و کورسیانە دەکەن. دەنگدانی تایبەتیش لە 3 وێزگە و لە 1 بنکەی دەنگدان ئەنجام درا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.